تەوەری دووەمە گفتوگۆکەین دەربارەی ئەنجامدانی گەورەترین کۆبوونەوەی گروپە شاخەوانیەکان دیارە ڕۆژی 11/12 ڕۆژی جیهانی شاخە کە نەتەوە یەکگرتووەکان لەم ساڵێک ئەم ڕۆژە دیاری کردووە بە ڕۆژی چییە؟ لە هەرێمی کوردستانیشە یەکێتی شاخەوانانی کوردستان لەم ڕۆژەیە فیستیڤاڵێک یاخود مەراسیمێک ساز دەکەن و تێیدا گروپە شاخەوانیەکان کۆبنەوانێ ئەو کار و چالاکیانی کە پەیوەندی هەیە بە شاخڕەوی و شاخەوانیەوە تیایە ممارەسەیەکەن و یاخود بەرنامەکانی خۆیان جێبەجێکەن. ئەم ساڵیش قرار وایە ئەم فیستیڤاڵە ساز بکرێ بۆ ئەم مەبەستە و گفتوگۆکردن و وەرگرتنی زانیاری زیاتر دەربارەی ئەم بابەتە میوانداری هەرێکە لە بەڕێزان کاک جەلال ئەحمەد جێگری یەکێتی شاخەوانانی کوردستان و هەروەها مامۆستا ئاوارە سەرۆکی گروپی شاخەوانی خانمان و زۆر بەڕێز مامۆستا نەژاد سەرۆکی گروپی شاخەوانی فۆڕێستمان کردووە. زۆر بەخێر بێن هەر هەمووتان. بەخێر بێن مامۆستان کاک جەلال، مامۆستان بەخێر بێن. کاک جەلال ئەمەوێت کەمێک باسی ئەم بابەتەمان بۆ بکەی ئەنجامدانی گەورەترین کۆبوونەوەی گروپە شاخەوانیەکان ئەمە چۆنە مەبەستان چیە لە ئەنجامدانی ئەم جۆرە کۆبوونەوە؟ پێشەکی سپاسدانەکەین دوام بەسەرکردنەوە و بۆ یادکردنەوەی ڕۆژی شاخ کە ڕۆژێکی گرنگە لە هەموو جیهاندا. ئەم ڕۆژە نەتەوە یەکگرتووەکان دیارە ئەم ڕۆژیان دیاری کردووە لە دوای کۆبنەوەی 57 خۆیان لە ساڵی 2002 بۆ 2023 بڕیاریاندا کە ڕۆژی 11 سپتەمبەر هاتە 11/12 بکەنە ڕۆژی جیهانی شاخ. لەبەر گرنگی شاخ خۆتان دەزانن شاخ کە لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە هەمیشە شاخ لانکەی ژیان بووە، شوێنی سەرچاوەی سروشت و ئاو و مادەکان زایەکان بووە. شاخ هەمیشە جێگەی ژیان بووە و هەتا بگەڕێنەوە بۆ سەردەمانی ئیسلامیش کە لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لێبێ کە ئەشکەوتەکان هەر شوێنی عیبادەت و شوێنی خەڵوەت و دابەزاندنی وەحی بووە. کەواتە بۆ ئێمەی کورد و موسڵمان شاخ هەر خۆی ڕەمزێکی جوان و تایبەتە و جگەلەوەی کە هەموو شۆڕشەکانی یەک کورد یەک بە دوایەکدا لە شاخەکاندا ئەنجام درراوە. و ئێمە بۆ مەبەستا کە یەکێتی شاخەوانانی کوردستانیش هەمان ئەو یادە ئەەکەینەوە لەو ڕۆژەدا وەکو یادی ڕۆژی شاخ. ئێمە فیستیڤاڵێکمان ئەنجامدا لە 600 بۆ 700 شاخەوان و هەند میوانیش ئامادە بوون و زۆربەی کەناڵەکان لە بناری شاخی کەتوو فیستیڤاڵێکی ڕۆژی شاخمان ئەنجامدا. بەڵام فیستیڤاڵەکەمان ڕۆژێک دوو ڕۆژ پێش خست، دوو ڕۆژ لەبەرەوەی کە ئەکەوتە ئانی دەوامەوە. خۆتان نەزانن شاخەوانان هەمووی بۆی دەوام و مۆزەف و کارمەند و مامۆستامان ناتوانین لەو ڕۆژەدا ئەو قەرەباڵغیمان دروست کردایە. هەر بۆ ئەم مەبەستە فیستیڤاڵەمان ئەنجامدا و لە ناو فیستیڤاڵەکەشە 3-4 چالاکیمان ئەنجامدا بۆی کاڵی فیستیڤاڵ نابێت لە یەک بەش بێت، تەنها یەک چالاکی بێ. فیستیڤاڵ چەند چالاکیە گەیرێتە خۆی. یەکێک لەوانە هەڵمەتێکی نەمامڕواندنمان ئەنجامدا کە نزیکەی 200 نەمامێک لە بەڕوو لە ترش لە بناری شاخی کەتوو هەساین بۆ هەڵمەتی ڕواندن لەلایەن شاخەوانان و هەروە چەند منداڵێکی جوانیش لە باخچەی ساوانی سلێمانی وەکو ڕەمزی مناڵ وەکو بڵین پیاوانی دوڕۆژ خانمانی دوڕۆژ لە کوڕان و کچان هەشت مناڵی جوانی خنجی لەمان بردبوو بەشدار بوون ئەوە گەیبێنن لە نەمام ڕواندنەکاندا. جگە لەوەش ئاپۆرایەکی زۆر لە شاخەوانان وەک دەیبینین نزیکی بۆ 400 کەسێک سەرەکەون بەرەو شاخی کەتوو کە ئەچنە لووتکە بەسەر پەرشتی و ڕێبەری ئەو شاخانانەی خۆمان کە دامان وەک سەرپەرشتیاری فیستیڤاڵ و شاخەوانی بە ئەزمموی وەک مامۆستا فەرەح سەری مورادیان لەگەڵا بوو کە نزیکی 32 ساڵە مامۆستای شاخەوانیە و یەکێکە لە خۆبەخشەکان لە شاری سلێمانیدا خاوەنی گروپی چاکبوانی هیوایە. واتە کاریگەرترین چینە لە ناو شاخەوانانە مامۆستا فەرەح بۆ ئێمە کە ئەو نەخۆشانەی خەستخانەی هیوا بە سوپاسەوە بە خۆبەخشانە کە ئەکەونە سەر چارەسەری وەرزشی تەسلیمی مامۆستا فەرەح ئەکرێن و کاریگەرێکی زۆر باشی هەیە لەسەر ئەو نەخۆشانە. ئەو کۆمەڵەش بەشدار بوون لەگەڵمان و هەروەها پێشکەشکردنی تابلۆی شاخی کەتوو کە هەر لەلایەن گروپی مامۆستا فەرەحەوە پێشکەش کراوە بە سەرجەم شاخەوانان بەبێ جیاوازی لەسەر شاخی کەتوو چەسپێنرا هەر ئەو ڕۆژە. دیارە چالاکی شاخەوانیشتان هەبوو. بەڵێ ئەمەش بەشێکی فەنیە بڵێن بەشی بەردەوانی کە لە ناو هەموو شاخەوانەکانی کوردستان سوپاس بەخوا خۆشبەختانە کۆمەڵی خەڵکی باشمان هەیە و یەکێتی شاخەوانیش هەر بە هەمان شێوە بە هەمانگی لەگەڵ برادەرانمان لەگەڵ هاوڕێیانی تری شاخەوانمان کە ئەم ئیشە بەڕاستی کارێکی قورس و فەنیە. ئەمە پێویستی بەڕاهێنانی زۆر و خولبینین و ئەبێ ئەو کەسش کە خولت پێبینی و مامۆستای ڕاهێنەری مەسەڵەن خاوەن بڕوانامەی فیدراسیۆنی جیهانی بێت و ئێمە زۆر بەمان کە ئەو ڕاهێنانەمان بینیوان لەسەر دەستی مامۆستا محەممەدی خەڵکی پیران شەهرایەکێکە لە ڕاهێنەر و مامۆستا بەناوبەنگەکانی ئێران سەر بە فیدراسیۆنی ئێران و فیدراسیۆنی ئێرانیش بەشێکە لە فیدراسیۆنی جیهانی بەشی تەکنیکێکەمان بوو و هەروەها جگە لەوەش
بەشێکمان کردوانەیە بە ناوی پەرەگلایدەر کە فرین بە ئاسماندا یاری ئاسمانیەکانە ئێمە یانەیەکمان هەیە بە ناوی یانەی ئەزمەر بۆ وەرزشە ئاسمانیەکان سەربێکێتی شاخەوانانی کوردستانە لە ئێستادا 4 کاپتنی باشمان هەیە کە ڕۆژە داتان مەزران دۆڕات پێشتر مۆڵەت و شتێکمان لە وەزارەتی گواستنەوە گەاندن بۆ وەرگرتووە و فەرمانی لە وەزارەتی گواستنەوەی عێراقشەوە هەیە بە فەرمی لە ئێستادا ئەتوانێت خەڵک ئەو کەسانی کە خولیای پەرەگلایدەر و فرینیان هەبێت چوەک ئەوەی کە بتوانن حەسکەن بەشدار بن بەس فرین بکەن بەسەر شاری سلێمانیا بە فرن یاوە تا بیانێ ببنە فێرخواز ئەتوانن کە لەوەش بەشدار بن و لێرەشەوە سوپاسی هەردوو کۆمپانیایی مەرجانی خۆمان و کۆمپانیای لانە بۆ گواستنەوە گەاندن کە سپۆنسەری خواردن و وەگەاندنەکانی هەموو شاخەوانان گرت بۆ ئەستۆ بە خۆبەخشانە هەروەکو دیاریەک بۆ یەکێتی شاخەوانان و شاخەوانان. هەستان خۆش بێ ساشوان ئەو بەڕێزانش ئەوەی جیاوازە لەم فیستیڤاڵەوەی فیستیڤالێکی جوڵاوە عادەتەنەوە فیستیڤاڵانێکی ئێمە بینیمانە هەمووی خەڵک لە شوێنێکا کۆبووەتەوە دەربارەی بابەتی کۆمەڵێک چالاکی ئەنجام بەڵام فیستیڤالێکی جوڵاو و لە شوێنەکان بۆ شوێنێکی تریش زۆر ڕاستە دەستان خۆش بەگوازێنەوە خەڵکش کە بەشداری کردو هەموو تایە بێ گجار چالاکیەکان ئەنجامەدە دەستان خۆش بێ. مامۆستا ئاوارە ڕۆڵی خانمان بە تایبەت بەڕێز وەکو با بڵێن سەرۆکی گروپی خانمان بۆ شاخڕەوی خانمان لە فستیڤاڵەکە چۆن بەشدار بوون یان بەگشتی خانمان لە بواری شاخەوانی لە چ قۆناغێکایە وەروەها گرنگی پێدانی خانمان بۆ بابەتی شاخەوانی و شاخڕەوی بە تایبەت شاخڕەوی لە هەر لەگەڵ مایکەکەی خۆشتمایکەکەی مامۆستا نەژادیش بەکاربێنی سەرەتا دەستخۆشیتان لەکەم و سپاس بۆ بانگێشکردن بۆ بەرنامەیە لە ئێستا بەڕاستی خانمان لە ئاستێکی زۆر باشە بەشداریەکەن ساڵانی پێشوو بۆ شێوەیە نەبوو من گروپەکەم لە ساڵی 2007 دامەزراندووە ماوەی 5-6 ساڵە بە بەردەوامی هەوڵ ئەدەم بۆ ناساندنی ئەم وەرزشە لەبەرەوە وەرزشێکی زۆر گرنگە چوونە سروشتەوە وەرزشێکی زۆر تایبەتە چ جەستە بە قوت ئەکا و کۆمەڵێک نەخۆشی و ئەوانە ئیسفادەی لێ ئەکەن چکە من خۆم خەڵکم لەگەڵە بەڕاستی لە ئێستا زەختی هەیە علاج بەکار ناهێنێ کە فترێکە بەردەوامە لەگەڵمان یاخۆ شەکرەی هەیە باشی هەیە زۆر ئیسفادەیان کردووە حتاوان لاتۆ علاج بەکار ناهێنن و زیائیدەن لیاقەیان بەرز بۆتەوە و بۆ لایەنی دەرونیش زۆر سەرورە بەڕاستی. خۆشبەختانە کە ئەم ساڵانێکە ئەو فستیڤاڵە ئەکرێتەوە لە ڕۆژی یادی شاخە گرنگێکی زۆر باشی هەیە ئەو ڕۆژە لەبەر ئەوەی تۆ کۆمەڵە خەڵک هەیە بەڕاستی هەر نازانێت ئەو ڕۆژە کە دیاری کراوە بۆ ڕۆژی جیهانی شاخ لە ئێستا ئاشنایان ئەەکەی بەو ڕۆژە ئەو ڕۆژە ئەوە دیاریکرا لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە لە ساڵی 2002 بۆ 2023 ئەو ڕۆژە دیاری کراوە بۆ یادی شاخ لەبەرەوەی گرنگی شاخ ئاشنا بکرێ بە خەڵکی لەلایەنی ئەو زەرەر و زیانانی بەر سروشت ئەکەوێ ئاشنایان ئەەکەی بەوە و ئەو ڕۆژەش کە ئەو فستیڤاڵی تیا کراوە ئێمە هەستاون بەوە یەکێتی شاخەوانانی کوردستان فستیڤاڵ بەرنمەیەکی زۆرێک پێکیان داناوە کە ئەویش نەمام چاندن بوو لەو ڕۆژەیە ئەوە گرنگیەکە کە تۆ ئەبێ زیاتر ئیحتیمام بدەیتەوە بە سروشت. زۆر باش دەستان خۆش سانژاد گروپەکەی بەڕێز تایبەتە بچی و هەروەها کێن و کەسانی زیاتر لەگەڵ تۆە وەرزشی شاخڕەوی یەکەن. سەرەتا دەستان خۆش بێ و سپاس و پێزانیمان هەیە بۆ دانانی ئەم بەرنامە جوانە. سپاس بۆ ئێمە بۆ گروپی فۆرەزیان ئەموو گروپەکانی کە شاخەوانین ڕۆشنمان لە زۆر شت بێگاتووە بۆ نمونە ئەچینە لووتکە ئەشکۆتەکانمان هەیە گوڵگەشتمان هەیە شاخڕەویمان هەیە بەردەوانیمان هەیە کە ئێمە خۆمان با بڵێن منوەکو خۆم بەردەوانی ناکەن چکە بەڕاستی پێویستی بە هەنێک مەجای گاڵتەی تیانی شتەکانی تایبەت خەلوپەلەکانی باشیشمان نییە وەکو کەرەسە جا لەبەرەوە گروپێکمان تایبەت داناوە لەگە کاک جەلالە ئەوان گروپێکیان داناوە تایبەتن مەجموعەیەکی فەنین کە تەنها بەس بەردەوانیەکەن و فڕینمان هەیە بە هەمان شێو گروپێک تازەداماناوە بەڵام ئێمە وەکو گروپی فۆرست ڕۆشنمان بۆ لووتکە هەیە لە سەرەتا شوێنەکەدا ئەوەزین بە پیادە ئەڕێن بەرەو لووتکە ئەگەینە سەری شاخەکە و ئەچینە لووتکە لەوێ ئیسراحەتەکەین دوایەوە ئەگەڕێنەوە خوارەوە و زایدەن ئەشکۆتەکانمان هەیە کە ئەچینە ناو ئەشکۆتەکانەوە لەگەڵ ئەوانەیە گوڵگەشتمان هەیە کە تەنها ئەمە نیە ئێمە بڕن بەرەو شاخەکە و بچینە لووتکە گوڵگەشتمان هەیە بۆ نمونە شوێنێکی وەکو هەرتەل و گوندی زێوە کە لە سەرەتای گوندێکەوەدا ئەوەزین بە شوێنەکان ئاڕۆین تا بگابینین بۆ نمونە
شوێنە دێرینەکانە بینین وەک گوندە سۆکراوەکان دەرەی ماڕ کە کوردستان شوێنی زۆر تایبەتی تێیان مەفهومی ئێمە لەم گەشتانە گەشتنی ئەوەی بە خەڵک کە بۆ نمونە سەفەر نەکەیت تۆ بڕێ بەرە وڵاتێکی کەیان شوێنێکی کە لەناو کوردستانە چەند شوێنێکی تایبەت هەیە پێی سەکاتەوە بیبینی یعنی زیاتر ئاشناکردنی سروشتی خۆمانە بە خەڵک و خەڵکی مانگانە گەشتەکان هەفتانە گەشتانە هەموو هەینێک ئێمە گەشتەکەین بەدەر لەوە چالاشی ترمان هەیەوەکو پاسکی سواری ڕافتین بە بەلەم ئەسب سواریمان هەیە کە ئەمە لە ڕۆژەکانی کەدانەوە ڕۆژی سێشەمەیان دووشەمە بەڵام زیاتر وەکو شاخ جمعانان هەفتانە هەینیان ئەڕێ زۆر باش جیاوازیاز خەڵکی جیاوازیازمان لەگەڵای بۆ گەشتەکان با بڵێن ئەو ئەندامانە نینیان با بڵێن گروپێک نین تایبەتدان ڕێبێت بۆ گەشتانە خەڵکی جیاوازیاز لەگەڵمانە گەشتەکە مامۆستا جەلال لە هەرێمی کوردستانە سروشتێکی جوان و ژینگەیەکی ناوچە شاخاوەکانمان توانین بڵێن ژینگەیەکی پاکیان هەیە ئێوە شتێک پاڵتان پێ ئێوە ئەمێ زیاتر کە لە ناو ناوچەکانی هەرێمی کوردستان ئالادەکانی هەرێمی کوردستان شاخەکانی هەرێمی کوردستان بمێنەوە لەو شوێنانە زیاتر وەرزشی شاخەوانی و شاخڕەوەیەکەتان ئەنجام بن بڵێ دیارە خۆی شاخەوانی پێش هەموو شتێک ئەبێ ئەو مرۆڤە ئەو کەسی کە بڕیارە شاخەوانی بکە شاخەوانی وەرزش نییە هەنی بە مانای وەرزش وەکو بڵێن یاری فوتبۆڵ یا وەکو باسکە و بالۆمانە وەرزش نییە زیاتر خولیایە هەنێکە شاخەوانی نەچێتە خوێنتەوە نەبێ بە خولیان ناتوانانی لەگەڵ یا بەردەوام بیت چێ شاخەوانی بەڵێ بەڕاستی وەرزشێکە تا بڵێ قورسە وەرزشێکە نەجەماورد هەیە نەجمورد هەیە نە حەکەمی هەیە و وەرزشێک شاخ هەڵە قبوڵ ناکات یەک هەڵا یەکسانە بە مردن لە یاسای شاخەوانیە شاخەوانیش وەکو هەموو وەرزشەکانی تری یاسا و ڕێنمایی تایبەتی خۆی هەیە خولی تایبەتی خۆی هەیە نزیکەی 14 بەشمان هەیە ئێمە لە شاخەوانیە هەنی و بەشانە کە هەر بەشێکی ئەبێ خولی تایبەتی خۆی بینێ و ڕاهێنەری تایبەتی خۆی هەبێ بەڵام ئەوی لە کوردستان زیاتر ئێستا باو ئەکرێ شاخەوانیمان هەیە شاغڕەویمان هەیە کاری فەنیەکەمان هەیە لەگەڵ بەفر و سەهۆڵ ئەوەش زیاتر لە زستان ئاکرێت بەڵێ زۆر ڕاستە ئێمە کوردستان سروشتێکی تابڵی جوان و دڵگیری هەیە لە هەموو ڕوویەکەوە شاخەوانان کە ئەسنە ناو سروشتەوە ئەسنە سەر شاخ زیاتر تێکەڵبوونێکی ڕۆحە لەگەڵ سروشتە گەڕانەوەیە بۆ ناو سروشت کوردستان لە هەموو شتێک بڵین هەمانە ئێمە لە بەفرمان هەیە لە شاخمان هەیە گەرمامان هەیە هەموو چواربەرزەکەمان هەیە خۆشترین وەرزیش بۆ شاخەوان بە دڵنیایەوە وەرزی زستانە بە تایبەتیش لە بەفر و سەهۆڵەکانە چونکە ئێمە زۆربەی کات گەشتی شەومانەوەکانمان و کەمپینەکانمان لە شەوە لە زستاناکەین لە ناو بەفرە بۆ نمونەگە بەفرێکی باشبارێ لە هەڵگورد شەو ئەمێنینەوە لە پیرەمەگرون ئەمێنینەوە شەوانی یەڵدای هەموو ساڵێ ئەگەری شەڵام ساڵیشت بەفربارێ ئەوە عادەتێکە لە ناو شاخەوانانە کۆمەڵ و گروپ تر هەر کەسەوە بە پێی پێویست دەچن شوێنانە مێنەوە کە بەفری ئەمێنێتەوە بە زیاتریش تا ئێستا لە شاخی پیرەمەگرون ماوینەتەوانێ بەڵام بڕیارمان ناوێت لەمەوە لە هەر ساڵە و لە شاخێکە بەفری جابێ ئینشەڵا بۆ هیچ شاخێ بێبەش نەبێرەوە کەمپینە وە زیاتریش وەرزی شاخەوانی ڕاهێنانی جەستەشە ئیسفادەکردنی جەستەیە تۆ لەشت ڕایە ئەبی بە کەسێکی تر خوێندنەوەی زیاتر دەبێ بۆ دەوروبەرت بۆ شاخ بۆ سروش خۆشەویستی نیشتیمانە خۆشەویستی خاک و ئاو و گیاندار و سەرچاو ئاوەکانە بەڕاستی لە پێشەمووشیانەوە ژینگە پارێزی یەکێکە لە هەرە خاڵە گرنگەکانی شاخەوان کابێ ژینگە پارێز بێ ئەنجا شاخەوان بێت زۆر باشە مامۆساوارە بەڕێزت بە حکومەی سەرۆکی یان لیدەری گروپێکیت مامۆساش لە کاکجراش لە ئاخیرەوە باسی کرد لە ڤیدۆکەش بینیمان لەو فستیڤاڵی کردوتانە مەسەلەن ئەو مناڵە جوانانە ئەو شاخەوانانە بەدەل لە کاری پاراستنی ژینگە و نەمام ناشتن شەخۆڵشتەکەی بەش کۆکەنەوە سەرپەرشتیکردنی خانمێکی زۆر کە ڕەنگە بەراورد بەوەی کە ئەگەر یەکەم جاریان بوو بێ یاخود مەسەن لە ڕووی توانای جەستەیەوە زۆر نەتوان خێرا لە شاخەکە هاتو چۆ بکەن ڕەنگە هەنێک گرفتی نەخۆشیە بێت تەمەنیان زۆر بێیان مناڵیان لەگەڵ بێ کۆمەڵە گرفت هەیە ڕەنگە تایبەت بێ بە خانمان چۆن ئەم گرفتانە چارەسەرەکەن یاخۆت توانین بڵین تەکنیک و ڕاهێنانەکان گەشتونەتە قۆناغێک ئەو عیلمە کەشفبووە لای سەرپەرشتیارەکانی شاخەوانی بتوانن گروپێکی شاخەوانی خانمان بەسەرکەوتی ئەو کار و چالاکیان ئەنجام بدەن بشنەوێ و بێگرفت بێنەوە بەڵێ بەتەکید من خۆم ڕاهێنەری هۆڵێکی وەرزشیشم سەرەتا ئەوانی کە بەشداری ئەکەن پەیوەندیمان پێوە ئەکەن لیان ئەپرسین کە تۆ چ نەخۆشیەکەت هەیە خۆت ئەزانی لە ئێستەیە
کۆمەڵێک نەخۆشی باو هەیە سەوفانی ئەژنۆیە فەقەراتە جونگەکان بەڕاستی کۆمەڵێک کێشەیان هەیە پرسیاریان لەکەی سەرەتا ئەگەر بۆیان بگونجێ من سەرەتا کۆمەڵێک ڕاهێنانیان پێکەم لە ناو هۆڵەکەی خۆم ئەمە هەر بەر لەوەی بیامی بۆ چیاکە لێرە ئەمە گرنگە ئەو گروپەی منیش زیاتر گروپێکی شاغڕەویە شاغڕەوی واتە شوێنە تەختەکان نالبەم بۆ شوێنی سەخت حتا ئەگەنە ئەوەی کە ئێستاوان لێ هاتووە گروپەکەم تایەتی زۆر باشە و ئەتوانێت شاخەوانی بکە جیام کردوونەتەوە دەنەفەرێکیان ئەتوانن لەمەولا شاخەوانیش ئەنجام بدەم بەڵام ئەمە لە پایچی لە پای ئەوەی کە ساڵێکە 2 ساڵە بەردەوامە باشە پێم بکرێت و مەجای هەبێ بێتە هۆڵەکەم ڕاهێنانی ئیلاستەبێ و سروشتیەکانی پێکەم تا تۆزە جونگەکانی ئەخەمەوە جوڵە ئەگەر پێشی نەکرێ بۆی دا ئەنێم لە ماڵەوە ئەڵم تۆ ئەبێ ئەم ڕاهێنانە بکەیت لە ماوەی هەفتەکەیە 5 ڕۆژیان تو ئەم ڕاهێنانە ئەەکەی ئەنجا لە سەری شەشەم ڕۆژا کە ئەکاتە ڕۆژی شەمە من گەشتدا ئەنێم ڕۆژانی شەمە گەشتم هەیە ئەتوانی تۆ لەگەڵمان بی و من خۆشببختانە 3 چاودێرم لەگەڵایە ئەیان کەم بە 3 گروپی جیاواز گروپی یەکەم عادەتەن بە زۆری چاودێرەکانیش دەر خانمن بەڵێ چاودێرەکانیشم کولان هەمووتان خانمنە چاودێرەکانیشم هەر خانم و زۆر ڕاهێنرا و زۆر چالاکیشن یەک دوانێکیان ماوەی 5 ساڵە بە بەردەوامی لەگەڵ من یعنی شارەزایەکی باشیان هەیە و لیاقەیەکی باشیشیان هەیە خۆم ئەگەر سوتفەکە لەگەڵ کۆمەڵی یەکەم بڕۆم کۆمەڵی یەکەم عادەتەن لیاقیان باش بووە تۆ یەک چاودێری کفایەتە کە ڕێگاکەی پێ ئاشنا ئەەکەیت و پێی ئەڵی لێ عازی ئەیتێ بەڕاستی خۆم عادەتەن زیاتر لە کۆتاییەوەم لەبەر ئەوەی دایمەن نەخۆشەکان بەتەمەنەکان لە کۆتاییەوەن ئیتر ئێمە بەڕاستی هەموو پێداویستیەکی تەندروستیشمان پێەیە جیهازی زەخت و شەکرە و ئەوانەمان هەمووی پێەیە و خولی تایبەتمان بینیوە لەسەر فریاگوزاری سەرەتایی بۆ ئەوی ئەگەر هەر حاڵەتێک بوو لەوێ ئاین خۆما بتوانین سەرەتا ئیشی بۆ بکەین و تا ئەگەنە لامان زۆر چاکە کاک نەژاد بۆ پێیکە جەنابەت گەنجی بەشداری گەنجان چۆن لەم جۆرە وەرزشانەیە یان ئەوەیە گەنجی ئێمە هەرڵێ من خۆم گەنجم جارێت هیچ نەخۆشیە نەبووم پێویستم بەم جۆرە وەرزشانە نییە زیاتر ئەوەی کە لەگەڵ ئێمە گەشتەکەن گەنجان وڵی تێکەڵن ینی عام یەن بۆ هەموو تەمەنەکان هەیە لای گەنجان بۆ بە کللتور با بڵین گەنجان زیاترن لە بەتەمەنەکان ئێمە کاتێکە سەرەتا ڕووین بۆ گەشت تۆزینی زمانە گەشتەکەین با بڵین تۆزی ئەکادیمین زیاتر لە گروپەکانمان کاتێکە ڕووین ئەجێندایی گەشتمانەیە لەسەر ئەو ئەجێندایی کە نووسیمانە گەشتیاران نەزانم کە فڵان سەعات چیەکەین واتە کات و شوێنی گەشتەکە نووسراوە لەسەر ئەو ئەجێندایی کە یانینێ بۆ نمونە سەعات چەند سەر پاسەکەوین سەعات چەند لە چ مەطعامێک لا ئەین وزا ئێدەن کاتێکا ڕوونە گەشتەکەەوە چی ئەبینی و کاتی هاتنەوەمان چۆنە گەشت تا گەشت فەرقەکە هەنێ گەشت هەیە کە بۆ نمونە کاتمان بۆ ئەمێنێتەوە لێ ئەتوانین ڕاپۆرتێک بین بۆ نمونە یان گۆرانی ویلایەت نزیشی بکەین واتە بۆ ئەوەی کاتێک یان نوێژێکی جەماعەت بکەن بەڵێ بەڵێ بەتەش ینی هەمووی ئەموش چالەژی باشە وەڵا بەس یەک پرسیار بۆ مامۆستا ئاوارە بن هەتا ئێستا پێش نوێژی بەیانی ئەڕۆشتین دایمەن مزگەوتێکیان بۆ دیاری ئەەکەم نوێژی جەماعی ئەەکەین کە ینی بەڕاستی نازام دەڕوو بەس مایکەکەش وەرگریتەوە هەر بۆی باشتریش سوودێکی ئێجگار زۆری هەیە کە بەڕاستی ئەو بەیانی نوێژی جەماعی ئەەکەین و ئەنجا دەست ئەەکەین بە گەشتەکە زۆر ڕاستە وەڵا بەس ویستم ئەوە خات و مامۆستاوارە لەبەرەوەی کاتمان هینە کەمە زۆر جار ڕەنگە خانمێک پێخۆش بە کاک جەلال بچێ بۆ چاوەڕی بەڵام ڕەنگە تەبیعەتەن یان لەبەرەوەی ماندووە زۆر ئەوە لیاقینە نەیەوێت لەگەڵ کۆمەڵێک پیاویان لەبەرەوەی جستەیان باشترە توان بکەن ئەمە چەند بۆتە دەرفەتێک خانمان بزانن لەگەڵ گروپێگەڕۆن هەر هەمووی بە سەرپەرشتیار و لیدەر و ئەوانەوە هەمووی خانمەتم ئەویش لە خوارەوە بەجیانی بەڵێ وەڵی تا ڕادێکی زۆر باش یعنی من پێشتر زۆر ئیتیمامم نایە بە بڵاوکردنەوەی شتەکە چکە خەڵک پێی خۆش نەبوو بەڕاستی خانمان وا لێ هاتبوو حتا لە ئەوڵ پێیان خۆش نەبوو دەرکەونەوە نیە بەڵام ئێستا بە حکمی ئەوەی کە شتەکە لایەن ئاسایی بۆتەوە و مرتاحیشن و ئەرزان لەگەڵ چ گروپێکە ئەڕۆن ئاسایی بۆتەوە بەلایەنەوە تەسویر ئەەکەین پیجمان هەیە دایئەنین و ڕکلامیش ئەەکەین و خەڵکێکی زۆر باش ئێستا هاتوو بەتنگ ئەم وەرزشەوە ڕێگەی پێجوشتانەوە و خانمانەتوان پەیوەندیتانەوە بکەن ڕێ پیجمان هەیە لە ئینستاگرام لە فەیسبوک و سناپچاتیشمان هەیە و
و کۆمەڵک زانیاری زۆر باشیش بڵاوکەینەوە ڕۆژانە و هەر خاتونێک بیخۆش بتوانێت بەشداری بکە لەگەڵمانە. زۆر سپاسانەکەینێمە لە بەرکەمی دەفە دەرەتوانین ئەو نەبەردەوام بین لەگەڵتانە زۆر بەڕێز کاک جەلال دەستان خۆش بێ سپاسانە خۆ قسەیەکی لە دڵ نەماوەتەوە دەستان خۆش بێنەوە هەر دەستخۆشیمان هەیە و هیوادارین هەموو گەنجان و هەموو تەمەنەکان ئەم وەرزشە بەڕاستی وەرزشێکە بڵێ خۆراکی ڕۆح و لەشتە ئەم شەو دکتۆر عەبدوڵواحیدیش مژدەیە کە سونەتیشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە شاخەوانی کردووە ئێستا و بیانۆشمان نەما و ئەو گروپەشمان کە تایبەتە بە خانمان بەڕاستی فرسەتێکە بۆ خانمانێک کە وەک جەنابتەڵی دیارە لەوەچی بۆی کۆمەلگا و کولتوری ئێمە هەندێک کەس حەز نەکا خوشکی یا خێزانی یا دایکی یا کچەکەی لەگەڵ گروپێکی تێکەڵا بڕوە ئەمە باشترین فرسەتەوە بێمە کە گروپی خانمان بەسەر پرشتی مامۆستایەکی بەڕێز و ڕاهێنەر وەکو یەکێتی شاخەوانی پشتیوانیان بگەن پشتیان بگرن تەواویانەکەین و هەموو هاوکارێکیانەکەین و پێویستیان بە هەر شتێ بێمە لە خزمەتیان بۆ هەموو شاخەوانێک بەبێ جیاوازی مامۆستا شاخەوان خۆ تۆش ئەگەر شتێک قوربانم زۆر سپاس مەمنون بووم بەرنامە جوانە دەستان خۆش دەستیەوەش خۆش بێ سپاسان زۆر بەڕێز کاک جەلال ئەحمەد جێگریەکێتی شاخەوانان مامۆستا ئاوارە سەرۆکی گروپی شاخەوانی خانمان و مامۆستا نژاد سەرۆکی گروپی فۆرئێسی شاخەوانی زۆر بەخێر بێن زۆر سپاس خۆش بێت لە شێوە ساغ